دوێنێ لە شاری سلێمانی سیمینارێک بە ناوی لەژێر ناونیشانی دەستور و ڕێکردنەوەی باڵانس بەڕێوەچوو لەلایەن بەڕێز دکتۆر محسین ئەدیب. بابەتی ئەم سیمینارە و تا چەند پێویستە گرنگی بە دەستور و ڕێکردنەوەی باڵانس بدێت لە هەرێم لەگەڵ بەڕێز دکتۆر محسین ئەدیب لە ستۆدیۆ تاوتویەکەم. بەڕێز محسین ئەدیب، سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمانایت. سپاس بە جەنابتان. زۆر سپاس. بەیانیتان باش. زۆر سپاس دکتۆر. هەڵبەت جیاواز لەوەی کە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری لە شاری سلێمانی دکتۆراش لە یاسای دەستوریە هەیە. ئێمە جیاواز لە فێستیڤاڵ و چالایشە کولتوری هونەریەکان ئەمڕۆ باز لە دەستوری یاساکەین. بەڵێ وایە. با سەرەتا لەوە دەست پێ بکەم گرنگی ئەم سیمینارە یاخود مەبەستت لە بەڕێوەچوونی ئەو سیمینارە چی بوو؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بەیانیتان باش و بەیانی بینەرانی بەڕێستان باش. فعلا ینی من دەمێکە قسە لەسەر ئەدەب و شعر و هونەر و سینەما و کلتور و ئەوانەکەین، بەڵام ئەمڕۆ باسی دەستورەکەین بەکە ڕەهەندێکی سیاسی هەیە لە برەوەی کە اختصاسەکەی من دکتۆراکەی من لە یاسای دەستوریە و چەندین کتێبم لەوبارەیەوە هەیە. بەڕاستی من پێشوەختەش لە سەروبەندی دروستکردنی لیژنەی ئامادەکردنی با بڵێن لیژنەی ئامادەکردنی دەستور لە 2015 و لە پێش 2015 کۆمەڵی وتارە نووسیوە لە ڕاستیا تا ئێستا شەمانە قایم من و من بەلامەوە گرنگە لە ڕاستیا مۆزوعە لە ئێستاە زیندووکەینەوە هەر ئامانج لا ڕێخستنی سیمینارەکەی دوێنێش ئەوەیە ئێمە لە بەردەم هەڵبژاردن نین، لە بەردەم خولێکی تازەی پەرلەمانی کوردستان نین. زۆر گرنگە لە ڕاستیا ئامادەسازی سیاسی، ئامادەسازی ئیعلامی، ئامادەسازی یاسایی بکەین بۆ ئەوەی کە لە خولی داهاتووی پەرلەمانە لانی کەم بتوانین ببینە خاوەنی دەستور، کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. بۆچی دەستور گرنگە؟ کاتێک هەڵین دەستور گرنگە با خەڵک لەوە بەغەڵەت تێنەگایانی بینەری بەڕێز پێمان وابێت دەستور عەسایەکی سیحریە و کۆی کێشەکانی هەرێمی کوردستان لە شەو ڕۆژەکە چارەسەرەکە. ئەمە وان نییە لە ڕاستیا، بەڵام دەستورە توانێت شارڕێگایەکت پیشان بدا بۆ ئەوەی کە بتوانی لە ڕێگایەوە کێشەکانی هەرێمی کوردستانە و کێشانی لە بینی حیزبەکانە، ناوچەکانە، گروپەکانە، دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە دەسەڵات و خەڵکا دروستە بێ زۆر بە باشی چارەسەریان بکات. بۆیە کاتێک کە تۆ دەستورت نییە ئەبێ ئیش لەسەرەوە کە بیتە خاوەنی دەستور، بەڵام کە بووی بە خاوەنی دەستور ئەو کاتە ئیش لەسەر جێبەجێکردنیەکەی کە ئەمە قۆناغێکی لە پێشترە. بۆیە مەسەلەیەکی گرنگە. دەستور بۆچی گرنگە؟ تەمان دەستور لە کۆمەڵی ڕوای جیاوازەوە گرنگە. بەڕاستی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گرنگی دەستور بریتە لەوەی کە دەستور بریتە لە کۆمەڵی پرەنسیب، بریتە لە چوارچێوەیەک لە قاڵبێک کە شێوازی حکومڕانیمان بۆ ڕوونەکاتەوە، بەدەست نیشانەکە کاڵی حکومڕانی لە وڵاتەیە بەم جۆرەیە کەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. تۆ خاوەنی چاڕوونیەکە. بەڵێ بێگومان یان دەستور ینی بریتە لە کۆمەڵی پرۆنسیب بۆ بەڕێوەبردننی حکومڕانیەکی گونجاو و باش. ئەمە بەدیوەکە بەدیوێکی ترا کە گرنگی دەستور پیشانەدا دەستور بریتە لەو پرەنسیپانەی لەو میکانیزمەی بۆ ینی کە هەوڵی کۆنتترۆلکردنی دەسەڵاتی ڕەهای دەسەڵاتدار ئەدات بەدیوێکە، بەدیوی دووەمیشا ماف و ئازادەکان بۆ خەڵک فراهەمەکە. هەر بۆیە لە ڕاستیا دەسەڵات ینی دەستور گرنگە، چکە لەلایەک دەسەڵات کۆنتترۆلەکە لەلایەکیش ماف و ئازادی بە خەڵکە بەخشێ. ئەمریکا بۆچی بەهێزە؟ چکە لەگەڵ دەستورە لەدایکە بێ، لەگەڵ دەستورە لە ساڵی 1970 ساڵ پێش ئێستا لەدایکە بێ بەڕێکی دێت. هەر بۆیەش بەڕێکی تا ئێساش بەردەوام و بەهێزیشە. بۆچی وڵاتەکانی تر ناتوانن بەم جۆرە بە تایبەتی وڵاتی ئێمە و هاوشێوەکانی ئەم ناوچەیە ناتوانن وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی؟ ئەمەیان ڕەبتی بە بڕگەی دووەمی ناونیشانی سیمینارەکەی دوێنی منەوە هەیە کە ڕێکردنەوەی باڵانسە. یعنی یەکێک لە ئیشە سەرەکیەکانی دەستور بریتە لە ڕێکردنەوەی ئەو باڵانسە تێکچووی کە لە کۆمەلگایە هەیە. مە بەسمان لە باڵانسی تێکچوو چییە؟ تامان لە ڕووی کۆمەڵایەتی شەوەڕاستە و لە ڕووی سیاسی شەوەڕاستە پێشوەختە پێشبوونی دەستور لە ناو هەموو کۆمەلگایەکە جۆرێک لە ناڕێکی هەیە، جۆرێک لە غیابی باڵانسەیە لە بینی فەقیر و دەوڵەمەنە، لە بینی خاوەنکار و کرێکارە، لە بینی هاوڵاتی و بەرپرسە، لە بینی نەخۆش و پزیشکە، لە بینی ینی شاری و لادەیە، لە بینی پایتەخت و پەراوێزە. ئیشی دەست ئەمە یەکەم. دووەم کۆمەڵێک ناڕێکی تریش دروستە بێت لە ڕێگای ممارەسەی نوخبەی دەسەڵاتدارەوە. کاتۆر بوونی دەستورێکی هەمیشەیی بڵێ ئەم باڵانسە ڕێگەکاتەوە بەڵێ تا ڕادەیەکی زۆر، بەڵام بەو مەرجەیی ئێمە سەر هەرێمی کوردستان ینی سێمە 32 ساڵە حکوومەتمانەیە خۆشبەختانە، بەڵام بەداخەوە دەستورمان نییە. ینی ئەم نەبوونی دەستورە غیابی دەستورە وای کردووە کە ممارەسەی نوخبەی دەسەڵاتدار لە حکوومەتی هەرێمی کوردستان
جێگەی جۆرێک لە دەستور بگرێتەوە و بێتە جۆرێک لە سیستم واتە لە 30 ساڵی ڕابردووە کۆمەڵێک ناڕێشی دروست بووە کۆمەڵێک ناڕێکی دروست بووە ئیشی ئەم دەستورە ئەوەیە کە ئەم ناڕێشیانە ڕێکاتەوە باڵانسیان بۆ دروست کاتەوە بۆیە یەکێک لە مەرجەکانی دەستورێکی باش ئەوەیە کە ئەوە نییە کە شەرعیەت بدا بەو ناڕێشیانەی کە ممارەسەی کە نخبەی دەسەڵاتدار کردوێتی ئەمە بەس بۆ کوردستان ڕاست نییە بۆ هەموو دنیا ڕاستە لێرە بەوە بڵێم یعنی ئەگەر دەستورێک شەرعیەت بدات بە ناڕێکەکانی دەسەڵات دەستورەکە لە ڕاستیا گرنگیشی ئەو تۆی نابی وەکەوەی کە لە وڵاتانی دنیاە هەیە با ئەم پرسیارە بکەین ئەمریکا دەستورێکی هەیە لە ڕێگایەوە بۆتە دەوڵەتێکی بەهێز و جوان و جیاواز بەڵام یەک دنیا وڵاتی تریشەیە کە دەستوریان هەیە بەڵام نەیانتوانیەوە بنە وڵاتێکی بەهێز و جیاواز بۆچی یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە دەستوری ئەم وڵاتانە پاش ممارەسەی نوخبەی دەسەڵاتدار نووسراوەتەوە و کاتێکیش نووسراوەتەوە ئیشی لەسەر شەرعیەتدان بووە بەو ناڕێشیانەی کە نوخبەی دەسەڵاتدار ئەنجامیان داوە لە ڕابردووە لە پێش دەستورە بۆیە یعنی ئەبێ ئاگامان لەم خاڵە بێ لە ئانووساتی نووسینەوەی دەستورای شڵا لە خولی داهاتووی پەرلەمانە کە ئەم دەستورە بۆ ڕێکردنەوەی باڵانس بێن نەک بۆ شەرعیەتدان بە ناڕێشیەکان و بۆ کۆنتترۆلکردنی دەسەڵات و بەخشینی ماف و ئازادیەکان بە خەڵک بێ نەک بە پێچەوانەوە. بەڵێ بەڕێز دکتۆر محسین وەک بەڕێستان ئەزانن لە بیستەکانی سەدەی ڕابردووە عێراق بە چەندین قۆناغی سیاسی و حکومڕانی جیاواز تێپەڕیوە چەندین دەستوری هەمیشەی بەخۆیەوە بینیوە پرسیارەکەم ئەوەیە کورد تا چەند سوودمەند بووە لەو دەستورانەی کە لە عێراق بووە یاخود لەکوێ ئەو دەستورانەیە بووە ژیانی دەستوری عێراق کرێ بەستە مەرحەلەوە ژیانی سەردەمی مەلەکی کە ئێمە خاوەنی دەستورێکی هەمیشەیی بووین و دوای ئەوە لە دوای 58 لە دوای ئینقلابی 14 تەمووزەوە ئێمە بەداخەوە عێراق خاوەنی کۆمەڵێک دەستورە بەڵام دەستورەکان هەمویان کاتین و دوای قۆناغی سێمیش بریتێ لە بابلین دەستوری 2005 عێراق دوای بابلین ئازادکردنی دکتۆر کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە چەندین قۆناغی سیاسی حکومڕانی بەڵێ بێگومان ینی کاتێک کە دەستور ئاعترافەکە بە کورد و بە زمانی کوردی ئەمە بۆ خۆی مەسلەیەکی زۆر گرنگە بە تایبەتی سەردەمی مەلەکیە کە ئەم مەسەلانە هەبووە لە دەستوری لە دەستورەکانی ترا لە دەستوری 58 تا بە تایبەتی کە بخاتێکە باس لە ئەوە کات گەلی عێراق گەلی عەرەب و گەلی کورد و پێکێنەری ڕاستەقینەی شعبی عێراقن ئەمە مەسلەیەکی گرنگە بەڕاستی بەڵام بەداخەوە دەستورەکانی سەردەمی بەعس و دوای ئینقلاب بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی دەستوری کاتی بوون دەستوری کاتی یعنی چی توان نوخبەی دەسەڵاتدار ینی لە هەموو وڵاتێکە بە دوو جۆر لەگەڵ دەستورە مامەڵاکە یان حەزی بە دەستور نییە کە بەداخەوەی لە نمونونەکان هەرێمی کوردستانە کە لە 30 ساڵی ڕابردووە ئەمە دەستورمان نەبووە یان حەزی بە دەستورە دەستورێک ئامادەیە کا بەڵام دەستورەکە کاتیە بۆی کە بە ئارەزوی خۆی دەستکاری بکات نمونەی عێراقی سەردەمی بەعس و دوای ئینقلابەکان کە ئەمە ینی بێگومان زەربەی گەورەی هەم لە ئێمە داوام لە خەڵکی عێراقیش داوە بە شێوەیەکی گشتی بۆچی چکە کاتێک کە دەستور کاتی بوو یعنی نوخبەی دەسەڵاتدار نوخبەی حاکم زۆر حەزی پێی نییە ئەوێ هەر لەحزەیەک ویستی هەر لەحزەیەک لە بەرژەوەندی نەبوو دەستکاری زۆر بە ئاسانی دەستکاری ئەم دەستورە بکە یان با بڵێن وەنیە وەزعیشی نائاسایی بێنێتە پێشەوە بۆەوەی کە دەستور ینی کارکردن بە دەستور ڕابگرێ بەڵام ئەوەی کە وای کردو عێراقی دوای 2005 یان دوای 2023 بە دیاریکراوی بڵێم ینی جیاواز بێت تا ڕادەیەک و بتوانین ئێمە ینی عێراقی ڕێهەموو ئەو کێشانی کە هەیەی کێشەی ئەمنی کێشەی خزمەتگوزاری کێشەی مەزەبی بەڵام لە ڕاستیە بوونی ئەو دەستورە کاریگەریکی زۆر ئیجابی هەیە لەسەر ئەوەی کە کاروباری حکومڕانی لە عێراقا سەر پێ بکەوێ وێڕێ هەر ملاحەزەیەکمان لەسەری بەڵام بوونی ئەم دەستورە مەسەلێکی گرنگە بە تایبەتی کە ئەم دەستورە وای کردووە کە محکەمەیەکی دەستوری دروست ببێ کە خۆشبەختانە لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک بڕیاریەوە بەشێکی زۆریان لە مەسلحەتی ئێمەشە بەڕاستی وێ ڕای هەنێ ملاحەزەشمان لەسەر بڕیارەکانی ئەم محکەمەیەکە هەنێکی لە ڕاستیاوەکو پێویست دەستوری نییە هەنێ جار با بڵێن ڕەهەندی سیاسی تێکەڵاوی مەسەلەکە ئەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی وای کردووە لە دوای 2005ەوە عێراق لە هەنێک ڕۆوە زۆر لە ئێمەش باشتر بێ بەڕێی من بوونی ئەو دەستورە هەمیشەیە و بوونی ئەو محکەمە فیدرالیەیە بۆیە یعنی حەزەکەم ئەم جوملەیە دووبارە کەمەوە هەنێ خەڵکیان وایە کاتێک ئێمە باسی دەستورەکەین پێمان وایە گەر دەستور هەبووی تر عەسایەکی سیحری وەرچی کێشەیە زەربی سفرێکا ئەگەی نەخۆناغی زیرۆ بڵم پرسیارەتێکی تازە دەست پێ کات کەواتە جان لە دوای داڕشتنەوەی دەستور بێگومان بەڵام تو تا خاوەنی دەستور نەبی ئەبێ شەڕ ڕەسەرەوە بکەی بیتە خاوەنی دەستور بەڵام کە بووی بە خاوەنی دەستور شەڕ ڕەسەر چی ئەگەی
لەسەر جێبەجێکردنی ئەم دەستورە کە ئەمە قۆناغێکی لە پێشترە ئێمە نابێ فەرتەناش بکەین ئێمە نابێ هەر لە قۆناغێکا بمێنینەوە ئەبێ بڕۆینە قۆناغێکی تر ئەم قۆناغا ئەبێ تایبەتمەندی سەرەکی بریتی بێ لەوەی کە تۆ خاوەنی دەستور بی و دوای ئەوە شەڕ بکەی لەسەر جێبەجێکردنی پرەنسیپەکانی ئەم دەستورە تا نەبیتە خاوەنی دەستور لە ڕاستیە شەرعیەتت نییە یعنی انتخاباتیش شەرعیەتت نییە چونکە حتى انتخاباتیش دروستبوونی حکوومەت دروستبوونی سەرۆکایەتی هەرێم دروستبوونی پەرلەمان هەموو ئەمانە ئەبێ لەسەر ئەساسێ بێکەوە ئەساسش پێوترێ دەستور. بەڵێ دکتۆر من دوا پرسیاردا ڕاستەکەم بەڕاستی ئەم بابەتە زیاتر یانێ بەڵام هەڵبەت ئەرک و کاری کەشت هەیە بۆیە زیاتر لە کاتن ناگرین لە سەرەتای تاوتێکردنی ئەم تەوەرە باسی لەوە کرد کە دەستورێکی جێگیر یان دەستورێکی باش تاوان دوای جێبەجێکردنی وە خۆدوتنی ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی ماف و ئازادی هاوڵاتیان دابین بکات سیارەکەم ئەوەیە ئێمە ئەگەر دەستورێکمان هەبێت و کار بۆ جێبەجێکردنیشی بدەین ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر چارەسەکردنی ناکۆچیەکان کێشەکانی نێوان بەغدا و هەولێر کە بەشێکی پەیوەندی بە قوتی هاوڵاتیانەوە هەیە دکتۆر نەک ینی کاریگەریە بێ لەسەر باڵانسەکەش ڕێگەکاتەوە کاریگەریە بێگومان نەک کاریگەریە بێ لەسەر حڵکردنی کێشەکانی بینی با بڵین هەرێم و بەغا کاریگەریکی زۆریشی ئەبێ لەسەر حڵکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە بینی حیزبەکانە لە بینی حیزبەکان و دەسەڵات و معارەزەیە لە بینی دەسەڵات و معارەزە لەلایەک و کۆمەلگا لەلایەک بۆچی چکە کە ئەبیرمان نەچێ ئێمە دوو جۆر یاسامان هەیە یاسایەکمان هەیە کە یاسای عادی پێوترێ یاسایەکمان هەیە کە ڕەهەندی دەستوری هەیە تۆ گەرم لە حەزە بکەی هەموو ئەو کێشانەی کە لە 15 ساڵی ڕابردووە ڕویان ناوە پەیوەندی بۆ هەیە کە ئێمە یان هۆشیاریمان نەبووە بە ئەو یاسایانی کە ڕەهەندی دەستوریان هەیە و مەسلەی گرنگن یان ئیرادەمان نەبووە بۆ هەڵکردنی ئەم مەسەلانە چونکە هەموو ئەو یاسایانەی کە پەیوەندیان هەیە بە شێوازی حکومڕانیەوە دەسەڵاتەکان دروستەکەن و هەموو ئەو یاسایانی کە پەیوەندیان مەماف و ئازادیەکانەوەی هەردووچیان ڕەهەندی دەستوریان هەیە لە وڵاتانی دنیاە چۆنە مەسەلەی حەلکراوە هەتا ئەگەر دەستوریشان نەبوو بەیان پێشبوونی دەستور لەسەرەوە یعنی یاسایەک دەرکراوە بۆ منە لە وڵاتی ئیسرائیل ئەوەی کەواکایسە ئیسرائیل بەهێز بێ لە ڕاستیە ئەمەیە کە ڕاستە دەستورێکی هەمیشەیی نییە ئەویش تا ئێستا بەڵام یاسایەکی هەیە کە ئەو یاسایانە یان ئەو بابەتانەی دەستنیشان کردووە کە ڕەهەندی دەستوریان هەیە وەجیای کردوونەتەوە لە یاساکانی تر چۆن ئەگەر یاساکانی تر بە 50 زایدەن یەک تێپەڕن ڕایی بکرێن تەمریر بکرێن ئەو یاسایانی کە ڕەهەندی دەستوریان هەیە پێویستیان بەلانی کەم بە دوو لە سەرسەی دەنگی پەرلەمانتاران هەیە تۆ ئەگەر ملاحەزە بکەی لە 20 ساڵی ڕابردووە کێشەکان لەسەر چی بوون لەسەر یاسای بابڕین خۆپیشاندانی زۆر کرا لە کوردستانەوە نیە دژی چکە بە 50 زایدەن یەک تێپەڕێنرا لەسەر درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەسەر ینی ئەم مۆزوعانە وای کردبوو کە بەڵام ئەگەر ئێمە یاسایەکمان هەبوایە پەرلەمانی ناچار کردایە کە بە دوو لە سەرسێ ئەم یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە ڕەهەندی دەستوریان هەیە تێپەڕێنرێن ئەو کاتە زۆر سانە دەسەڵات ناچارە بوو لەگەڵ معارەزەیە ئیتیفاق بکات لەسەر ڕایکردنی ئەم یاسایانە کە ئەگەر ئیتیفاقی بکردایە و کاتە نەخۆ پیشاندانە بوونە ناکۆچیە بوونە شەڕ و کوشتارە بوونە داخستنی پەرلەمانە هاتە پێشەوە هەموو مۆزوعانە ڕەبتی بەمەوە هەیە بۆیە بێگومان بوونی دەستورێک و دەستنیشانکردنی یاسا دەستوریەکان بەوەی کە بە 50 زایدەن یەک نەڕەن و پێویستیان بە دوورە سەرچەی دەنگی پەرلەمانتارانە بێ من پێم وایە گەرەوە مام کردایە لە ڕابردووە ئەو کێشانەی کە دروست بوون دروست نەبوون ئەگەر دروستیش بوونایە زۆر بە ئەهوەنی تێپەڕین بەڵام بەدا بۆیە هەلێرەشەوە من بەلامەوە زۆر گرنگە کە خولی داهاتوی پەرلەمان یەکەمین ئیشی ئەوە بێ کە یاسایەک دەربکە ئەو یاسایانە دەستنیشان بکە کە ڕەهەندی دەستوریان هەیە و بیکە بەمەش لەسەر پەرلەمان کە ئەبێ ئەم یاسایانە بە دوو لە سەرسێ بڕۆن کە بە دوو لە سەرسێ ڕۆشتن گرنگی لە چیایە گرنگی لەوەیە لەوێ بکاتە دەسەڵات و معارەزای تر چی هەیە دەسەڵات چیە و معارەزە چیە مهم نییە ڕێیەکەون لەسەرەوەی کە بە جۆرێک لە جۆرەکانە یاسایە بە باشی تێپەڕێنن کە بە باشی شەڕەکە لە پەرلەمان ناکرا ئەو کاتە شەڕەکە نایەتە ناو کۆمەڵگا کە شەڕ نهاتە ناو کۆمەڵگاوە ئەو کاتە ئەوەی کە پێوتری ئاشتەوایی کۆمەڵایەتی لە کوردستانە دروستە بێ بۆیە پەیوەندیێکی زۆر بەهێزەیە لە بینی دەستور و ئەو یاسایانەی کە ڕەهەندی دەستوریان هەیە لەگەڵ بەرجەستەکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی بۆیە دەستور زۆر گرنگە بەڵێ بەڕێز دکتۆر محسین ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر لە شاری سلێمانی و هاوکات خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە یاسای دەستوری سپاس لەگەڵ مابوون سپاس سەکەوتوو بن هەمیشە لەگەڵ ئێوەش